بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يكي تلا بنما كان بو خوبارا سن لفتنا وجيجا وكان آخر زمان بريتيالا تماشا كردني درنجامي بهبة كان كاتك قسيك بكي تماشا درنجامك بكا كاتك كردارك بكي تماشای دەرەنجامەکەی بکە. ئەبینین الله سبحانه وتعالى لقرآن ڕێنمونیمانەکە بۆ ئەو بابەتەوە فەرمێ وليتلطف ولا يشعرن بكم أحدا إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذا أبدا. فەرمێ کاتێکەوە ئەتانەوێ بچنە بازار. طبعا ئەمە چیرۆکی أصحاب الكهف. الله سبحانه وتعالى لسر زاريوان وبويما يجارته وبلا مثل آياتي محكمي الله وحتى قيامة ما بيروي بكين ويسفادي لي بكين فرمكاتي جيش لأيوة يبشتنا بازار وخواردنيكي باك بيابكا با تلطف بكا تلطف واتا أقداري خوي بباريزي لو أقدر أنجامك خراب دوات الروبروي ببيتوا كسبي نزعنك لسره عقيدة ولا يشعرن بكم أحدا. كسبي ونزانك تو لسرو عقيدة وبيروبا وري لسرو أرايا دروستي ما دام أو رايا أو عقيدة أو بيروبا ورقد غير تو بخود بارزي واجب لسرد بفرمي باتل الطوب كاويش كسبي نزانك شو كاقر بي بزانده إنهم إن يظهروا عليكم وقتا نزال بن بسرتانا وتانقرن يرجموكم ويعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذا أبدا. ياخد وتاني عزيز تاني ونرح تانا كن ولا ناو تانا بن ياخد وتاني ئەتانگەێڕنەوە سەر ڕێبازە کوفری و شیرکێکە و لە عەقیدەکەی خۆتان پاشگەستانەکەنەوە ئەو وەختە هیچ کەسێکیشتان سەرفراز نابێ. بۆیە ڕەسوڵی الله سبحانه صلى الله عليه وسلم لە یەکێک لە فەرمودەکانیە فەرمێ استعینوا على قضاء حوائجكم بالكتمان. فەرمێەوە کاتێک کاتانەوێ کارێکی باش کارێکی خێر دعوەیەک دیانەتێک بابەتێک بگەێن نەجێی خۆی بە جوانی بەڵێکوپێکی هەوڵ بدەن بیشارنەوە باشکرامەکەن. ئەمە هەر لە ڕووی بابلين إخلاصي شو يسفادي ليكي نابت الرياي ولا رويكي تريشوا لا روي أمنيتي خوتو يسفادي ليكي تو جنكتو حسابك كي بو دارنجام هلا خوتو قصها الله يلا خوتو كدارناكي ولا فرموديك ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي ينبغي لمؤمن أن يذل نفسه. قيل كيف يذل نفسه؟ قال يعرض نفسه للبلاء ما لا يطيق. فرمي هجي من دارك بوينية خوي زليلك برسني رسول الله صلى الله عليه وسلم شون خوي زليلك فرمي خوي توشي بلا مصيبتك كاكا دواتر تحملي درنجامك هناك. طبعا فرمودانا لسر سنة كان هندق رزانان كيشان هي وقسان كردوها بلام أجر بيتو بلا فرمودك صحيح جنبي معناه فرمودك صحيحة أجر وكو سنة دي جنقاتها بلاي صحة هرشنا زورق رزانان بصحيح عندنا بلام معناكي طواو دروسة بلا إنسان بي خوي دوشاري بلا وناصر حتى يكنكاتو كصبري لسر ناقري كدرنجامكي تحملناك بەڵکۆ بێ هەوڵ بە ئەسڵ وایە خۆی لابدا لە فیتنە و لە بەڵاو مصیبەت ئەوەک دوایی دەرەنجامەکەی تووشی زەرەریکە. ئەم بابەتە سیرکردنی عاقبەتی کارەکان ئەمە قاعیدەیەکی شەرعیشی لەسەرە الأمور بمقاصدها و زۆرێک لە زانایانە فەرموون هەموو کردارێک دەرەنجامەکەی حسابە بۆیە تۆ بێ ئاگاداری مەبەست و دەرەنجام و سەرنجام بی کە چی لێیەکەوێتەوە. أبيني الله سبحانه وتعالى لقرآن فرمي ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. إيوه قسم لين بخواوندي مشركة كان بولا بري عاقبتك بأجنابه أو عنيش قصالين بأ الله سبحانه وتعالى كأو براسي أو وقتا أو كون حرام وجكابنا هو يويك قصبا الله بوتري سبحانه وتعالى. وأبينين رسول الله صلى الله عليه وسلم لجاني خويا أم قاعدة زور تطبيق كدو بينين كاتك فتحي مكي كرد رسول الله صلى الله عليه وسلم لقال عائشة خاتونا وساب انت مع شيء كعبانا كرد فرمي يا عائشة لولا أن قومك حديث أحد بالكفر لهدمتها. فرمي يا عائشة خاتون أقد قومك دوات قريش كم يجنبوا مسلمان بون نزيق نبونا لسردمي كفريانا وترسي أو منبوا كعاقبتي أم كارم باجنابه ورقرين ولدين أو كعبة مروخان فأزلقتها بالأرض بيجا مشتدام وبزان تاسر زوي وجعلت لها بابين شرقيا وبابا غربيا ودو درقان بوكر باب الدرقاء كان شرقي ودرقاء كان غربي
پاشان فەرمێ وەزیدت فيها 6 أذرع و6 ذراعیش بەرزمە کردەوە، ياخد 6 ذراعی حجری ئیسماعیلیشم داخلی ئەکرد. فإن قريشا اقتصرها حين بنت الكعبة. لبروي قريش كاتي خوي كمن لقال أنا هاو كاريم كردن بينيم كعبان بتشوك كردوا شوك حجري إسماعيلي جو قاوصايك يا سهيل بردم كعبة بينن أو خوي لك كعبة ونيش كردنت يا حساب كعبة أو 6 ذراع أبوها لسر كعبة أبوها. والله قريش وقتك بنياتنا وهر خوي بنياتنا وبتشوكي كردوهم. جاء رسول الله صلى الله عليه وسلم فرمي أجر بها تايو قريش طازة مسلمان بو نبونا ترسي ورقران يعني من نبوة على دين عاقبتي أم كاري من أواني والي نكرد يا باش قزبنا ولا دين وبلن أم كابرا أبو كعبك يقوري بو دسكاري كرد أو نزم ما كرد وبو زبيد ودرقاشم تيكر يكي إلى شرق ويكي إلى غربه اللي بروننا ولي درشن وحجر إسماعيل ما خستسري يعني شوار إيش يكرد رسول الله صلى الله عليه وسلم دو درقا نزم كردنوي حجر إسماعيل بخات سري بلام رسول الله صلى الله عليه وسلم وكاري نكرد بو لبروي كزاني سر أنجام أبيت هوي مرتد بونوي قريش دسيلي القرد بو براسي قسيك كزاني أبيت هوي ويخلق يقل إسلام برانجا خلق يقل دين دور بكويته خلق يقل بكويته فيتنوا مايكا عاقبتك يتمع شابك جوان بيلي ليبكروا أنجام ويا إمامي علي فرمو حزم كرملم بقر وشتد يجبوها بۆی کاتێک کە بمویستە قسەیەک لە دڵمەوە دەربێنم بیخەمە سەر دەم و بیکەم کاتی بویستە تابێ لەو کاتایە مەجال هەبووە بیری لێ بکەمەوە بۆ یەک قسە تا لە دڵتایە تۆ خاوەنیتی بەڵام هەڵتدایە دەرەوە بەخوا تۆ خاوەنی نامێنی ئەو وەختە بڵاوە بێتەوە و دەرەنجامەکەشی ئەگەر باش نەبێ سەری خۆتەگرێتەوە. بۆیە بەڕاستی زانایانمان قاعیدەیەکیان داناوە لە فەرمانکردن بە چاکە و قەدەغەکردنی خراپەدا فەرموون ئەگەر هات و خراپەیەکت بینی و ویستت قەدەغەی بکەی زانیت قەدەغەکردنەکەی ئەبێتە هۆی خراپەیەکی گەورەتر لە خۆی ئەو قەدەغەی مەکە. بۆ نمونە تۆ برادەرێکت هەیە جگەرە ئەخوا بۆ نمونە بڵێ سوور ئەزانی پێی بڵێ جگەرە مەخۆ چێ لە داخەمەشت و بیژەخوا ئێوە چێ بۆ خراپتر یا چێ نێرگەلا ئەخوا ئەوە چێ بۆ خراپتر. بۆیە تۆ لە ئێستاە بوەستە بێ ئامادەکاری بکەی بۆ هەندێک بابەتیش تر عەظەمەت و با بڵێن هەیبەتی ئەڵڵا لە دڵیا دروست بکەیتەوە ئەنجا هەوڵ بدەی حرام و حەڵاڵی ئەڵڵای تێبگەنی و ئەنجا لێوە بڵێ وەژێکەکە لە حرامەکان. بۆیە بەڕاستی تەماشاکردنی عاقبەتی کارەکان دەرەنجامێکی زۆر باش بە ئینسانەکانە. بەخشەی ئیمامی عەلی فەرمێ من نظر إلى عواقب الأمور آمنة من النوائب. فەرمێ هەر کەسێک تەماشای عاقبەتی کارەکان بکە سەرنجامی کارەکان بکە ئەوە ئەمینە بێ لە تێکەوتن لە هەڵەکردن و لە هەنگاوی هەڵە. وحسني بصري رضا رحمتي الله إليه فرمي الفتنة إذا أقبلت عرفها كل عالم. فتنة كاتك كدي هم زانا جيزانه بوشي هم زانا كيزانه لبروي زانا كان أو جور بابتها عندي وتماشى عاقبتي قسكا كان كابين لروي شرعية وعاقبتك باجنية وتماشى عاقبتي كردارك كان كابين لروي شرعية وعاقبتك باجنية ترزانه فتنة بلام فرمي وإذا أدبرت عرفتها كل جاهل يعرفها كل جاهل. بەڵام کە فیتنەکە ڕۆی تێپەڕی دەرەنجامێکی خراپیدا بەدەستەوە ئەنجا جاهیل و نەفامەکان زان کە ئەوە فیتنەیە. ئیمامی بوخاری لە صحیحەکەیە لە کتابی فیتەنە لە سوفیانی کوڕی عویەینەوە ئەویش لە خەلەفی کوڕی حەوشەبەوە فەرمێ صحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم كانوا يستحبون أن يتمثلوا بهذه الأبيات. بيان خوش بو بەم چەندێرە شیعرە بەردەوام چی بکەن بابلين وصفي فتنة حرب كان عندنا الفتن عند الحروب فرمي أو شعرانجي كان هي امرؤ القيس يكي قال الشاعر كان قريشي كون قديم كافرمي الشعر كان الحرب أول ما تكون فتية تسعى بزينتها كل جهول. فرمي حرب شر فتنة كسرتا دي لك شغليكي جنجي تازة بالغ بيجوانته يعني فتنة كبربابة لنا كومالغايا لك شغليكي تازة بالغوي جنجي جوانته بۆ نمونە کاتێک لە وڵاتێکە شەڕ دروستە بێ لەسەر سوڵتە لەوانەیە خەڵکانێکی ڕاستە و خۆ بڵێن ئەم شەڕێسە کە دروست بووە لەسەر سوڵتا بێتە هۆیەوەی کە ئێمە بحەسێنەوە و ئێمە ئیسفادە بکەین چینێکی تر بچێتە سەرەوە باشتر بێ بۆمان ئاواڵێ بێەوەی تەماشای ئەو چینەی تر بکە بزانێکێن بێەوەی تەماشای فەراغێکی ئەمنی زۆر درو درێژ بکە کە پێچێ هیچ کەسێ لە یعنی ناموس و لە
ماڵ و لە خوێنی ئەمین نەبێ بێەوەی تەماشای کاولکاری ئەو بابەتانە بکە ڕاستەوخۆ فەرمێکی تەسعى بزینەتیها كل جەهول هەرچی کەسی نەفام و نەزانە هەڵەشە پەلەکەر کە تەماشای عاقیبەت ناکا کە گوێنادا بە عاقیبەت هەمووی ئەڕوا گڕەکەی زیاکایی و فیتنەیە بەنزینی پیاکە هەمووی هەوڵەیە دەستی هەبێتیە دەمی هەبێ تایە حتى إذا اشتعلت وشب ضرامها ولت عجوزا غير ذات حليل فرمي هتاوكو فيتنا كديت تندبي اشتد ضرامها يعني تندبي قرصة بلا سر خلقك يعني خاتنا رحتيا وكشتار روايا خلق عزيتك ولا دويرانا بي نانو خوراق ناميني أمن ناميني كورا جوع رويانتيا كابو شوية فرمي أو كاتا وردە فیتنەکە ئەڕوا لە پاش خۆی چی بەجێهێڵێ لە پاش خۆی کۆمەڵێ گۆڕانکاری بەجێهێڵێ لە حاڵی خەڵکیە گۆڕانکاری بەجێهێڵێ لە بیرکردنەوەی خەڵکیە گۆڕانکاری بەجێهێڵێ لە هەڵوێستی خەڵکیە حتى إذا اشتعلت وشب ضرامها ولت عجوزا غير ذات حليل فرمي أو وەختەوە پیرێژنێکی لێ کە پیرێژنەکەش مێردی نەمابێ تریا تەلاقی دابێ یاخود مرد بێ مێردەکەی پیر شمطاء ينكر لونها وتغيرت پیرێژنێکی دەم و چاو چچ و لێو داکەوتوو ڕوومەت داکەوتوو و سەرسپی و ناشرین کەیتر هیچ جوانێکی دیان نامێنێ کە پیاوە نەزاری لێ بکە بۆ شێوەی لێدێ فەرمێ هەموو گۆڕانکارێکی بەسەرا دێ و هیچ جوانێکی پێوە نامێنێ ئەو کاتە چی مەکروهەتەن للشەمی والتەقبیل وای لێیە هیچ کەسی حەز ناکەن ئەبووە نیکانە ماچیکانە سەیریکە سەرەتا هاو کچۆڵە بوو دواتر گۆڕانکاریەکانی ناوی وای کرد کە بێتەوە پیرێژنە ئەو وەختە لە سەرەتایە کە کچۆڵە بوو هەموو کەس حەزی پێی بوو بەڵام دوای کەس حەزی پێی نییە هەموو جاهیلێ حەزی پێدی کە کچۆڵەیەکی گەنجە و پێگەشتووە بۆ نیکا ماچیکا سەیریکا قسەی لەگەڵ نزیکی بێ بەڵام کە بۆ شێوە بوویەوە پیرێژنە هەمووی لێی ڕاکە بەبەستەوەی تر دوایەوەی کە فیتنەکە کوژێتەوە گرواش و بیشەڕەکە کوژێتەوە خەڵکێک هەیە یعنی ئەمرێت سیرەکە چوار دەوری زۆربەی مردووە زۆربەی دەسوقاتی پەڕیوە سیرەکە زۆربەی بێسەر و شوێنە سیرەکە زۆربەی گیراوە سیرەکە وڵات وێران بووە سیرەکە بازار و دوکان نەماوە خواردن و پێداویستیەکان نەماون کاولکاری لە هەموو شوێنەکە سیرەکە کەسانێک بێسەر و شوێن گیراون سیرەکە کەسانێکی تر هیجرەتەکەن ئاوارە بن سیرەکە منداڵانێکی زۆر لەو ناوە بێ دایک و باوکو بێسەر پەرشتیەکەون و سیرەکە دەسەڵاتێک نییە مانعی فەساد و ظولم و دزی و ئەو بابەتانە بکات لە ناو خەڵکیە زۆر بە بەرفراوانی ڕوئەدا ئەو کاتاڵێ باشە بۆ من یەکەم جار پێم خۆش بووم ئاشوو بە هاو ئەم فیتنەیە هاو ئەم شەڕە هاو وەڵاهی پەشیمانم خۆزگا بە باشم نەزانیایە جاگەر قسەی کردبێتە ئەوە زۆر پەشیمانی هەڵە بڕێڵێ کورە خوێن هاتۆتە ملم بەهۆی زمانی منەوە خوێنێک ڕژاوە یاخود بەهۆی کردداری منەوە خوێنێک ڕژاوە ئەگەر خۆخۆی بەشداری کردبێت یا خەڵکی گوشت بێ خەڵکی بڕی بێ ئەوە خراپتر بۆی یا لی کوژرا بێ ئەوە خراپتر بۆی و محاسبەشی لە ڕۆژی قیامەتە قورسترە لەسەری تر ئەو کاتە دێتەوە بەخۆیە قێزی پلەکاتەوە ڕقی لە فیت نابێ حەزی پێی نابێ بۆیە بەڕاستی سەحابەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەبەو شێوە تەماشای و دوو دێڕایان کردووە و زۆر بە گەورەیان زانیوە چونکە بەڕاستی ئەوە حەقیقەتی هەموو فیتنە و حەربێکە کە ڕووەکاتە هەر جێگایەک سەرەتا کە دێ خەڵکێکی زۆر پێی دڵخۆشەوە ئەزانێ گۆڕانکاری لە حاڵیەوە بێ و تۆڵا کرێتەوە لەو کەسانی کە خۆی ڕقی لەیانە و مدەتێکە حکومیەکە نوشتانێکیانی بەدڵ نییە بەڵام دواتر کە دەرەنجامەکەی بینێ خەڵکانێکی خراپتر جاری وایە نە پێشەوە حکومیەکەن ئەو وەختە خۆزگە ئەخوازێ بەوەی پێشوو هەروکو خۆشمان لە کوردەواریە لە ڕەحمەت لە کفندزی پێشوو ئاڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئەوە مەسەلانێکە لەو بابەتانە بۆیە تەماشای عاقیبەتی بابەتەکان بکرێ بۆەوەی بڕیارێک نەی وەکردارێک نەکەی کە دواتر لی پەشیمان بیتەوە و حەسرەتی بۆ هەڵبکێشی چونکە بەڕاستی فیتنەکان وەکو باسمان کرد لە سەرەتایە رسول الله صلى الله عليه وسلم فرمي أو كسي حليمة تيا حيران دامنه معاذ كوري جبل فرمي أو كسي كيوتنا وفيتنا وعليه ورجل دايق بو شون من طالي تازل دايقونا زانة شيبكا حيجنا ناس يكزنا ناس على فيتنا كان كديت لو كسوائل يده بو حسابك وفيتنا بكي بتواني بو أمشجار يعني كباس ما انكردوه لا تقريبا بستويك قاعدي وانا كاني بيشوها كاري بيبكي حتى أوقو بارزراوي لقل أم قاعدي شاكي إسا باس ما کرد چونکە بەڕاستی بەهۆی تەماشانەکردنی عاقیبەتی بابەتەکانەوە زۆر کەسەکەوێتە هەڵەی زۆر گەورەوە
کە هەم لەسەر دینی خەتەر هەم لەسەر دنیای وەلە قیامەتی شابر پرسیارەتێکی گەورەیە لەسەری والحەمدولله رب العالمین.